ئاچین لای تەوەری ئەم ئێوارەی بەرنامەکەمان ئەم ئێوارەیە میوانداری گەنجێکی سەرکەوتووی کوردمان کردووە وەکو لە سەرەتای بەرنامەکە ئاماژەمان پێ کردووە دوێنێش هاوکارانم ساوێن و پەیوەند باسییانەوە کردبوو کە ئەم ئێوارەیە گەنجێکی سەرکەوتووی کورد میوانداریەکەین لا کورسات مەگەزین گەنجێک کا چیرۆکەکەی لە سلێمانی و دەست پێیەکات لە دایکبووی شاری سلێمانیە و لە ئوسترالیا گەورە ئەبێت و ئەبێتە ئەستێرەیەکی دیاری هۆلیوود لە چەند فیلمێکی جیهانی و لە فیلمەکانی هۆلیوودا بەشداری ئەکات. ئەو کەسە کەسایەتێکی هەیە لە ئێستادا شانبەشانی ئەستێرە گەورەکانی هۆلیوود نمایشەکات و ڕۆڵە بینێت لە جوانترین بەناوبانگترین فیلمەکانە. ئەو کەسە ڕاهێل ڕۆمانە، ئەو گەنجەی کە لە چەندین فیلمە ڕۆڵی هەیە و ڕاستەوخۆ لە ئێستایە لەگەڵمانە. کاک ڕاهێڵ سڵاوت لێبێت، ئێوارەت باش بە کاتی کوردستان، بەیانیت باش بە کاتی لۆس ئەنجلس. زۆر سپاس دەکەم، شەو باش و ڕۆژ باش. سڵاو لە تۆش بێت، هیوامان باشی و سەلامەتی و سەرکەوتووی تۆیە. پێمان بڵێ لە سلێمانی تۆ لەدایک بوویت، لە ئوسترالیا گەورە بوویت و ژیایت، ئەم دوو جیهانە چۆن تێکەڵ بەیەک بوون و کاریگەریان هەبوو لەسەر هەم کەسایەتیت و هەم هونەرەکەت؟ بەڵێ زۆر سپاس. لە ئێمە کاتێک کە لە کوردستان کۆچمان کردووە من مناڵ بووم، شتی ئەوێم زۆر بەبیر نایە غەیری ئەوەی لە زمانی دایکم و باوکم و گوێم لێ بووە، بەڵام ئەوەی کە فێری بووم زیاتر تەسیری ئوسترالیایە لەسرم بووە لە بواری هونەریە. زۆر باشە کاک ڕاهێڵ، با منیش سڵاوت لێ بکەم، ئێوارەت باش، بەیانیت باش بە کاتی ئێمە بە کاتی ئێوە. کاک ڕاهێڵ پێم بڵێیت ئێستا لە ئێستادا سەرقاڵی چیت و چ کارێک ئەەکەی؟ هیچ کارە لەبەر دەستایە؟ بەڵێ ئێستا بەردەوام لە لۆس ئەنجلس دامەزراوم، بەردەوام ئۆدیشنەکەم و ئەنتەرویوەکەم بۆ فلیمی نوێ. دەستی خۆش بێ سەرکەوتوو بیت. کاک ڕاهێڵ پێمان بڵێت چۆن ئەو هەستەت لا دروست بوو کە بەڵێ تۆ ئەبێ نواندن بکەیت و بەڵێ ئەبێت تۆ لە فیلمە جیهانیەکانە لە فیلمەکانی هۆلیووددا بەشداری بکەیت و نواندن بکەیت شانبەشانی ئەسێرەکانی هۆلیوود و ئاگاداریشین کە مامی تۆ ئەکتەرێکی دیاری کوردستانە. پێمان بڵێ کاریگەری ئەوت لەسەرە؟ بە دڵنیایەوە لە مناڵیەوە زۆر حەزم لە بینینی فلیم بووە، لەبەرەوە خولیای ئەکتەری بوون کەوتۆتە سرم. زۆر هەوڵم بۆ داوە بە کلاس و بە کۆرس و دوای ئەوە بینینی فیلم و درامای کوردی هانی داوم زیاتر بۆ ئەو مەیدانە و یەکێک لەو ئەکتەرە بەناوبانگەکانی هۆلیوود بە ناوی ئەڵپەچینۆ هۆکارێکی تر بوو بۆ مەیدانی هونەریم. بەڵێ مامێکیشم هەیە ناوی کامیل ئەمینە، لە درامای گەردەلول و چەنەها فلیمی تر بەشداری کردووە، ئەوەش هۆکارێکی تر بوو بۆ چوونم بۆ ناو دنیای فلیم، بەڵام بە دەرەجە یەک ساپۆرتی باوک و دایکم یارمەتی دەربوو بۆم. دەستە خۆش بێت چوونە نێو دنیای هۆلیوود خەونێکە، خەونی زۆربەی ئەو کەسانەیە کە حەز بە کاری نواندنەکان لە تەواوی دنیاە. پێمان بڵێت چوونە نێو فیلمەکان کە بەشدار بن لە هۆلیوودا چۆن بوو؟ دەستپێکی ئەوەمان وە باس بکەیت کە یەکەم فیلم چۆن بوو بەشدار بوویت؟ وەڵا من لەبەرەوەی زۆر باوەڕم بە خۆم بووە کە بچم لەو ئۆدیشنانە بەشدار بم، شانسی ئەوەم هانیوە کە دەرهێنەرەکان و فلیمسازەکان معجیب بوون و لە چەند فلیم و هەڵقاتی توانیومە بەشداری بکەم و دەور ببینم. لە فلیم و کورتە فلیمی چکۆلەیە دەستم پێ کرد بەردەوام بە باوەڕبوون و بە خۆپشاندان توانیم بگەمە خەڵاتی بەرزتر، شوێنێکی بەرزتر لەلایەن هۆلیوود. کاک ڕاهێڵ تاوەکو ئێستا توانیوتە لە چەند فیلمە بەشداری بکەیت؟ تەسەورەکەم ئێستا لە ئوسترالیاوە 10 شانۆگەریم کردووە، تقریباً 12 بۆ 15 فلیمم کردووە و 15 بۆ 20 هەڵقاتیشم کردووە. هەر بژیت. کاک ڕاهێڵ پێم بڵێ لە سەرەتای دەستپێکردنە بۆ جیهانی ئاکتەری هیچ کێشەیەک هیچ بربەستێک بۆ تۆ هەبوو؟ وەڵا ئینسان هەچ کارێکی کرد لە سەرەتا و قورسایی خۆی هەیە، بەڵام بە بەردەوامی و باوەڕ بەخۆبوون ئەتوانیت ئەو قورسایانە تێپەڕێنی. منیش هەوڵێکی زۆرمدا لە ئوسترالیا کە لە کۆمەڵێ فلیمی جۆراجۆر بەشداریم کرد و خۆشبەختانە خەڵاتی سکۆلۆشیپی هیت لەجەرم بەدەست هێنا. ئەمانە بوون بە هۆکاری کەمکردنەوەی قورساییەکان بۆ هۆلیوود، بە تایبەتی لە ڕووی ڤیزە و گرین کاردیش. ویستم بڵێم لەبارەی ئەو سکۆلۆشیپە لە 600 کەسە
6 کەس هەڵبژێردرا و لەو 6ەیە 1 کەس براوەیە ئەوەش خۆشبەختانە گەنجێکی کوردەکە تۆ بیت دەسە خۆش بێ هەمیشە سەرکەوتوو بیت بەشداریکردن لە فیلمێکی گەورە و بەناوبانگی وەک ماکس ئەزمونێکی چۆن بوو؟ واو فیلمی مادماکس بەڕاستی تەجروبەیەکی تازە بوو بۆ من پێم خۆش بوو زۆریش مرتاح بووم بە دەوربینین لەگەڵ ئەو ئاکتەرانە بە تایبەتی کارکردن لەگەڵ دەرهێنەری شازی ئوسترالیا بە ناوی جۆرج میلارۆیە کە لە سەرەتاوە دکتۆر بوو 30 بۆ 35 ساڵ دکتۆر بوو ئیتر دوای 35 ساڵی دەستی کرد بە فیلم سازکردن یەکەم فیلمی مادماکس بوو لە 70کان بوو 80کان بوو لەگەڵ مێل گیبسنا کردی ئیتر زۆر دەرهێنەرێکی ناوبانگە و زۆر خۆشحاڵ بووم توانیم لەگەڵ کابراایەکی وا شازا پرۆڤە بکەم چ ئەکتەرێک هەیە کە ڕاهێڵ هیوا ئەخوازت کە ئاکتینگ لەگەڵا بکردای یاخود هیوا خوازەکە لە داهاتووە بتوانێت نواندنی لەگەڵا بکات بەڕاستی بە دەرەجە یەک وەکو پێشتر باسم کرد ئاڵپەچینۆیە کە لە گۆدفادەر و سکارفەیس و مەجموعەیە فلیمە دەوری بینیوە ئەو بە دەرەجە یەک بەڵام خۆی من کە هاتمە ناو ئەم بوارەوە بۆ پارە نەهاتمە ناوی بۆ چەندێ خۆشیشە بتوانی پارەپەیەکەیت و خۆپشاندان بەڵام بە دەرەجە یەک ڕێز وەرگرتن لە ئەکتەرە شازەکانی دنیاە لە فیلم سازە شازەکانی دنیا من بۆ ئەوە کردم بۆی ببم بە هاوڕێیەکی ئەوان زۆر باشە ڕۆڵبینینت لەگەڵ ئەستێرەی ناوداری هۆلیوود نیکۆلاس کیج چ شتێکی سەیری تیا بوو لە کارکردن و نواندنت لەگەڵ ئەو ئەکتەرە ناودارەیە یان چ وانەیەک فێر بوویت لە نیکۆلاس کیجەوە کە هەرگیز بیرت نەچێتەوە بەڵێ بەڕاستی دەوربینین لە هەر فیلمێکی نوێیە گۆڕانکاریەکی تازە لە من دروست دەکات ئەوەی نیکۆلاس کیجیش بۆ من زۆر جێی سەرنج بوو کە زیاتر جددیتر و باشتر دەور ببینم بە جوان لە ناخۆ بچمە ناو دەورەکانەوە ئیتر ئەوەی هانی دام لە داهاتووە وا بە دڵۆ بچمە ناو دەورۆ هەر ئەوەی کە فێری بووم لە کلاس بەڵام ئەوەی تر هانی دام لەبەرەوەی ئاوا کابراکی وەک نیکۆلاس کیج کە هەموو دنیا ئەیناسێ کە یەکەم جار تەوقەم لەگەڵا کرد و سیناریۆکەمان کرد بە یەکۆ بەڕاستی ئیتر لە دڵمۆ هەستم کرد گەیشتومەتە شوێنێک لەم بوارەیە کە دڵم بە خۆم خۆش بێت و بەڵام هەر ئەوەی کە بەردەوام بەم لاپەڕەیە بەردەوام بم لە ناو ئاکتەریا و جددیتر بڕۆمە ناو دەورەکانەوە هیچ شتێکی نیکۆلاس کیج هەیە لە کاتی کارکردنت لەگەڵ یا هەرگیز بیرت نەچێتەوە یا شتێکی سیر شتێکی ناوەکە بۆمانی بگەڕیتەوە وەڵا شتێکی سیر هەبوو چونکە ئەو تازە ژنێکی تازە هێنابوو مناڵێکی هەبوو مناڵەکە ئیشتاکە 6 مانگ بۆ ساڵێک بوو زۆر چکۆلە بوو کۆرپەلە بوو ئیتر بیرمێتۆ لە سیناریۆکە کامێرەکەیان ئیتر ئەگۆڕا ئیتر دانیشتە بووم ئەو لە بەردەم مابوو ئاوا هۆی ئاوایە کرد بۆ مناڵەکەیشی لە دەستی ژنەکەیە بوو ئیتر وتم زۆر یعنی شتێکی ساتێکی جوان بوو بۆ من بیبینم لە ژیانی نیکۆلاس کیجە ڕاهێڵ خەڵاتی هیت لێجەر چ شتێکی لە ژیانی تۆیە گۆڕی بەڕاستی من لە مەجموعەیە خەڵاتە نۆمینەیت بووبووم لە ئوسترالیا بۆ فیلم و هەڵقات بەڵام ئەو کە هیت لێجەر کابراایەکی شاز بوو ئەکتەرێکی زۆر شاز بوو کە زۆربەی خەڵک لە جۆکەر فیلمی The Dark Knight لە دەوری جۆکەرە ئەیناسن بەداخەوە کە مرد و ئەو سکۆلۆشیپە عایلەکەی باوکی و داوکی و خوشکەکانی دروستیان کرد بۆی چونکە خۆی هیت لێجەر پیاوێک بوو ناسرا بوو بۆ یارمەتیدەری هونەر ئیتر وتیان بە بۆنەی ئەوە ئەم سکۆلۆشیپە دروستەکەین ئیتر وای دەرگای بۆ من کردەوە بۆ ڤیزەوەرگرتن بۆ کلاس و کۆرس سازکردن بۆ میتینگ لەگەڵ دەرهێنەر و پرۆدیوسەرەکانی ئەمریکا ئیتر زۆر دەرگای بۆ کردمەوە خۆشبەختان باشە کاک ڕاهێڵ بە ئێمە بەبینەرانیشی بڵێ کە خەڵاتی هیت لێجەر بۆچی بوو بۆی کە ئەوانیش بزانم خەڵاتت بۆ چ شتێک وەرگرتووە بەڵێ ئەم خەڵاتە بۆ ئەکتەری ئوسترالی دروست کراوە ئەکتەرێکە کە ئامادەیە بۆ هۆلیوود کە 6 جاج یەکێک لەو جاجانە کریس هێمزوەرث بوو
تەنها ئاکتەرێک هەڵە بژێرن هەموو 2 ساڵ بۆ 3 ساڵ ڕوەدا ئەم سکۆڵەشیپە هەڵیە بژێرن بۆی پاڵی بنێن ئەڵێن ئەم ئاکتەرە ئامادەیە بۆ هۆلیوود حازرە بۆ هۆلیوود ئیتر لەبەرەوەی من 18-19 ساڵ بوو ئاکتەر بوو بە دڵۆ ئۆدیشنەکەم کردو کە هەڵیان بژاردم وتیان ئەم کوڕەمان هەڵبژاردووە کە بۆ هۆلیوود حازرە. زۆر باشە کاک ڕایەڵ هیچ پلانێکت هەیە یا هیچ بەرنامەیەکت هەیە کە لە داهاتووە بەشداری بکەیت لە کارێکی کوردیە لە فیلمێکی کوردیە و لە کوردستانیش؟ بەڵێ ئەگەر مەجال هەبێت و بتوانم حەز دەکەم لە فیلمی کوردیشا بەشداری بکەم هەم وەک ئاکتەرێ هەم وەک دەرهێنەرێ بەڵام پەیامێکی منیش ئەوەیە هەر کەس لە هەر بوارێکە حەز و شارەزایی هەیە هەوڵ بدات زیاتر بچێتە پێشەوە گرنگترین شت لە ژیاندا باوەڕ بەخۆبوونە بۆ سەرکەوتوو بوون. باشە هەموو وتێ وەکو ئەکتەر وەکو دەرهێنەریش؟ بەڵێ لە ئوسترالیا ئەکتەری ڕقم 1 ئیشمە بەڵام لە ئەمریکاش ئێستا بەڵام چەند فیلمم پرۆدوس کردووە بە دروستکەری فیلم لەگەڵ ڕفیقیشا فیلممان نووسیوە و بەتەمام دەرهێنەری لە ڕووی دەرهێنەریشۆ خەڵکی وەک بە هەمەن غوبادی زۆر یعنی چاوی منی کردو بۆ توانای سینەمای کورد پێم خۆشە لەو بوارەشە بگەشم. هەر بژیت ئەمە گەنجی کووردە ئەمە سەرکەوتنەکانی گەنجی کووردە دەستخۆشیت دەکەین کەواتە جگە لە نواندن جگە لەوەی کە وەکو دەرهێنەرێک کارەکەیت لە چی بوارێکی ترا خولیات هەیە و حەزت بەکارکردن هەیە؟ وەڵا من بەڕاستی لەلایەن هونەری و زۆر حەزم هەیە زۆر کەس ئەمە نازانێ و زۆر باسی ناکەم بەڵام حەزم لە گۆرانی بوونە و باوکم کە دەنگێکی زۆر جوانی هەیە و گۆرانی بێژێکی زۆر شازە بەلای منۆ لە هەموو مناڵیەوە گۆرانی بۆ منێوت باوکم گۆرانی بێژێکی زۆر دەنگ خۆشە و وا پاڵی نابە منە حەزیشم لە گۆرانیە بەڵام ئیشتاکە ئەو نەچوومەتە ئەو دەرگایە زیاتر فۆکەسم لەسەر ئاکتەری و فیلمە بەڵام لەلایەن گۆرانی و لەلایەن یارمەتیدەری خەڵکۆ من لە ئوسترالیا لە خەستەخانەش ئیشم کردووە بۆ مناڵی نەخۆش 4 ساڵ مناڵ ئەکەیتە پێکەنین ئیتر لە پرۆگرامێ هەیە لە ئوسترالیا ئەوەمە کرد بۆ ئیش لە بینی فیلمە ئیتر لە زۆر ڕوو حەزەکەم جێگا دیار بم بەڵام دەرەجە 1 فیلم سازکردن و فیلم ئاکتەری هەر بژیت خوا باوکێ بۆ بهێڵێ کاک ڕاهێڵ ئەنجا ئەمیست پێم بڵێ کە ڕاهێڵ چێ زۆر پشگیریەکە چێ نەمبەوەن سپۆرتەری ڕاهێڵە؟ بەڕاستی هەموو شتێک لە دایک و باوکۆ دەست پێەکە هەنێ خەڵک یان بەس داکی هەیە هەنێ خەڵگیان بەس باوکی هەیە هەنێ خەڵک بەداخەوە باوک و دایکی نییە و کۆمیونیتی هەیە یارمەتی دەری بێ ئەبێ ئێمە وەک عایلە و دەرەجە 1 دایک و باوکە دەرەجە 2 کۆمیونیتی و دەرەجە 3 هەر وەکو کۆمیونیتی کوردی بەڵام زۆر یارمەتی منی داوە من قەت هەستم نەکرد بێمە پرۆگرامی ئاواوە خەڵک حەز بکا بمناسێ و زۆر هەستێکی خۆشە بۆ من وەک کوردێک چونکە من لە دڵمەوە زۆر شانازی بەواکەم کە کوردم لەم دنیاە و لەم بوارەیە و ئیتر دەرەجە 1 عایلە و دەرەجە 2 کۆمیونیتی و دەرەجە 3 ئیتر هەر دنیا ساپۆرت بکە بەڵێ نازانمەگەر ئێمە شانازی بە تۆ بە کوردبوونی تۆ واکەین و شانازیش بۆ واکەین کە ئێستا ئەکتەرێکی دیاری هۆلیوودیت و شانازی بە کوردبوونی خۆتەواکەی کاک ڕایەڵ پێمان بڵێ چ پەیامێکت هەیە بۆ گەنجانی کورد کە هەر خەونێکیان هەبێت لە هەر بوارێکا بێ؟ وەڵا بەڕاستی وەکو پێشتر کەوتم باوەڕ بەخۆبوون دەرەجە 1 من لە مناڵیۆ هەستێکم هەبوو بۆ ئاکتەری زۆر خەڵک بە منی وت کورەوە بۆ تۆ نییە و بەعمەلی تۆ نایە و هەر مەحاوەلەی ئەوەش مەکە لە ئوسترالیا خەڵکی وەک شەرق شوکڵی شەرق قەت سەرکەوتوو نابن بەڵام من گوێم لەوە نەگرت من حەزێک لە دڵۆ لە ناخۆ هەم بوو بۆ ئەوە باوەڕێکی بەقوەتم بەخۆم هەبوو ئیتر بە گوێ کەسم نەکرد بەس ساپۆرتی داکم و باوکم وتیان بەس بخوێنەوە بڕۆ بۆ مەکتەب ئەگەر حەزت لە هونەریە هونەریش بکە وتم بەسەر چاو ئیتر چوم خوێندنم کرد لەگەڵ ئەوەشا هونەریم کرد بەڵام دەرەجە 1 ئەگەر باوەڕ و بەخۆت هەیە ئەگەر حەزێکت هەیە بۆ شتێک لە هەچ بوارێکە 1 جار ئەژیت بڕۆ بە دوایە بە هەموو هەوڵێکەوە خۆت هیلاکە
بەڕاستی هیچ شتێک نییە نەتوانی بەدەستی بێنی لەم ژیانەیە. ڕاهێڵ هیچ خاڵێک هەیە یاخود هیچ ئامانجێکی هەیە ئایا ڕاهێڵ ئەوێ بەکوێ بگە؟ هیچ خاڵێک هەیە کە ئەتەوێ پێ بگەی؟ 100% من ئەمەوێ بچم بۆ خەڵاتی ئۆسکار، ئەمەوێ ببم بە یەکێک لە مهمترین ئاکتەر لە بۆ خۆم هیلاکەم بگەم بەو پلەیە، فلیمی کوردیش سازکەم وەکو پرۆدوسەر وەکو دەرهێنەر و فلیمی کوردیش بچێتە فیستیڤالە گەورەکانی وەک کان وەک بۆ خەڵاتی ئۆسکار. هیچ چۆن باوەڕم بە خۆم هەیە، باوەڕم بە چیرۆکی کوردی و کولتوری کوردی هەیە بگەشێ لە هۆلیوودیش و لە دنیاشە. بەڵێ دەستی خۆش بێت، سپاس بۆ تۆ، هەر سەرکەوتوو بیت ڕاهێڵ ڕۆمان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەمریکاوە لەگەڵمان بوویت، هیوای سەرکەوتن و هیوای بەردەوامیت بۆ خوازین وەکو گەنجێکی کوردی سەرکەوتوو کە ئەستێرێکی دیاری هۆلیوودیت. هیوادارین کە بگەی بە تەواوی خەونەکانت و هیوادارین بە نزیکترین کاتیش لە کوردستان لە شاری سلێمانی میوانداریت بکەین و بتبینینەوە وەکو خۆت باست لەوە کرد کە لە فیلمێکی کوردیا ئەم جارە بەشدار بیت. دەست خۆش بێت و بە هیوای بەردەوامی بۆ هیوایی کە نمونەت زۆر بێت.